بیستویەکی ئەم ساڵدا سەرژمێری کشتی لە ئینگلند و وەرزبەڕێوە چوو بەڵام ئەو بەروارە دوا مۆڵەت نەبوو وەک مۆڵەتی یەکەمی سەرژمێریەکە بوو بەپێی زانیاریەکانی تیمی فەرمانگەی ئامارە نیشتمانیەکان لە بەریتانیا پاش هەفتەیەک دوای ڕۆژی سەرژمێریەکەی بیستویەکی سێ ئەو کەسانی فۆرمی سەرژمێریەکەیان پڕ نەکردێتەوە تا ناوڕاستی مانگی چوار دوو جار بەنامەی فەرمی ئاگادار دەکرێنەوە تا فۆرمی سەرژمێریەکە بە فۆرمیان بە ئۆنلاین پڕ بکەنەوە. دوای ڕووپێوی هەڵسەنگاندنی سەرژمێریەکەم نوێنەری مەیدانی تیمی بەرپرسی فەرمانگەی ئامارە نیشتمانیەکان بەجلوبەرگی پێداویستەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا سەردانی ئەو ماڵانە دەکەن کە فۆرمەکانیان پڕ نەکردوێتەوە بەدواتچوون و لێکۆڵینەوە لە هۆکاری پڕنەکردنەوەی فۆرمی سەرژمێری گشتی و بەشداری نەکردنیان دەکەن بۆ دوجار ئاگادار دەکرێنەوە کە دەبێت فۆرمەکە پڕ بکەنەوانێ. دوای چەند جار ئاگادارکردنەوەیەک بە نامە و پاشان بە سەردانی نوێنەری مەیدانی بۆ ئەو ماڵانی فۆرمی سەرژمێریان پڕ نەکردوێتەوە و ئاگادار کراون کە بە پێی یاسا پێویستە لە سەرژمێری گشتیدا بەشداری بکەن و نەیان کردووە لە کۆتایی مانگی شەشدا ئەو کەسانە لە ئەنجامی سەرپێچیکردنیان چونکە کە بەشداری نەکەم بە سەرپێچیدا ئەندێت و بەهۆی پڕنەکردنەوەی فۆرمەکەیان ئەوە بە بڕی 1000 پاوەند سزا دەدرێت. بەپێی زانیاریەکانی ئەندامی دەستەی خۆبەخشانی کورد بۆ کەمپینی سەرژمێری گشتی 2021 لە بەریتانیا ڕێژەیەکی باشی بەرچاوی کوردانی بەریتانیا بەشداری سەرژمێریەکان کردو و خۆشیان وەک کورد و کورد زمان تۆمار کردووە. بەپێی پلان و بەرنامەی فەرمانگەی ئامارە نیشتمانیەکان زانیاریە سەرەتایەکان و ئەنجامی سەرژمێری گشتی 2021 پاش ساڵێک لە مانگی ئازاری 2022دا بڵاو دەکرێنەوە پاشان لە مانگی ئازاری 2023دا بە تەواوی زانیاری و ئەنجامی سەرژمێریەکە بڵاو دەکرێتەوە بۆ زانیاری ئەو کەسانە با بڵێن ئەو کوردانی کە نیشتەجێی بەریتانیان و لە ئێستادا لە دەرەوەن و دەرفەتی ئەوانە پڕیکەنەوە ئەتوانن بچنە ئۆنلاین لەوێ فۆرمی سەرژمێریەکە پڕ بکەنەوە و ئەو کوردی کە لە دەروی وڵاتە ئێستا و دەوێ پڕی بکاتەوە ئەتوانێت پەیوەندی بە تیمی NRTەوە بکات بۆ ئەوەی کە ویان ڕوون بکەینەوە چۆن ئەتوانن پڕی بکەنەوە بۆ ئەوەی کە سزای ئەو بڕەپارەیە نەکرێن. بەڵێ چ ئەم هەواڵەکانی لابینە.